مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت بە مدەڕیسی بیارەی شەریفە مەشهورە عەلامەی زەمان و عەسری خۆی بووە خواناس و تەقی و نەقی و مفتی دیاری عێراق و جیهانی ئیسلامی بووە ئەم خواناسە دڵ نورانێ دڵ پاکە ئەستێرەی زانستی ئاسمانی کوردەواری خوای گەورە دەرەجای عالیکە ئەم نەخۆشیانەی دیاری کردووە لە سەرچاوەی ئاینی خۆیان لە ئیخبارنامەکەیە و پێمان ئەفەرێ و پێمان ڕاگەیەنێت ئێمە عالم و زانای وامان هەیە پێویستە گوێی لێ بگیرێت چونکە دەردی کۆمەڵگاکەمانی زانیوە پێویست ناکات گوێ لە عالمی ئەجانیب و بێگانە بگیرێت کە شارەزای کۆمەڵگای ملوتۆ نییە یان بەڕاستی بە شێوازێک دین پێشکەشی تۆەکە حقد و بغض و تونڕەوی و تیرۆر لە مێشک و هزری گەنجان و کۆمەڵگا دروستکە ئەم پیاوە چەند ساڵ ژیا؟ 100 و ئەوەندە ساڵ ژیا بەڵام ئێستش نەبێندا یەکێک لە تەلەبەکانی تیرۆریست دەرچن یەکێک لە قوتابیەکانی بەڕاستی ببنە ڤایرۆس بۆ کۆمەڵگا پێویستە حیات و ژیان و سێر و ئەخلاقی ئەم زاتانە و وەسیەت و تەوسیە و نەسیحەتەکانی بە گەنجانی وڵات ڕابگەیەنرێت کتێبەکانی پێویستە دیراسە بکرێت چونکە هەموو قسەکانی و زاتە لە قورئان و حەدیث و فەرمایشی زانایانەوە دەریهێناوە قسەکانی هەمووی دڕ و گەوهەرن زۆر بەنرخن هەر کەسێ بیان خوێنێتەوە لیان ئاڵی بێ ئەزانی ئەم زاتە چ بەحرعلومێک بووە ئەم زاتە مریدی مەشایخی بیارە بووە بە تایبەتی شێخی عەلائەدین بووە قەدەس الله سرەهو ئەم زاتە ڕەزا و ڕەحمەتی خوا لە